ئێستا ئامادەکاریەکان بەرەو کۆتایی ڕات بۆ بەیانی ئینشەڵا ئەم ساڵ لەسەر ڕاستپاردەی بەڕێز سەرۆکی شارەوانی سلێمانی ئەم بۆنەیە هەموو ساڵێک لێرە هەر کراوە چەند کۆمەڵە و گروپێک بۆنەکانیان ئەنجامناوە کۆمەڵی کەلەپوری کوردستان بەڵام ئەم ساڵ ئێمە بەڕێز سەرۆکی شارەوانی خۆی زۆر مەبەستی بوو کە زیاتر لێرە و لە هەر شوێنێکی تریش ئاگرینەوە ڕۆز و بە بۆنەکان بکرێت ئێمە وەکو شارەوانی سلێمانی ئامادەین هاوکاریان بکەین بەڵام لێرە وەکو نەریتێک بۆ شاری سلێمانی ئامادەکاریەکانمان دەست پێ کردو ئینشەڵا ئامادەمین بۆ بەیانی بەیانی لە کاژمێر سێ دەست پێکات ئاهەنگەکە بۆ کاژمێر شەشە ئیتر لایەنە پەیوەندیدارەکان ئاگادار کراونەتەوە ئەو بەڕێزانە کاوەی ئاسنگەر هەیە و کە نمونەیەک و ڕەمزێکە بۆ شاری سلێمانی و بۆ ئاگرکردنەوەکە لێرە ئابێت سەرۆکی شارەوانی و بەڕێز قایم قام و ئەوانە هەمووی ئاگادار کراونەتەوە هاوکارمەنن جوانی لە هەر شوێنێ بۆ کورسات لەوەیە ئەمڕۆ و دوێنێژ ئێمە کۆمەڵی هونەرمەندانی گروپی هونەری دڵخواست لەسەر داواکاری سەرۆکاتی شارەوانی سلێمانی کە بەڕێزیان سپۆنسەر و مەتراڵەکانیان دابین کرد ئێمەش خۆبەخشانە کۆمەڵی هونەرمەند ویستمان لەم یادەدا کەوا شوێنی ئێمەش دیار بێ دیارەیترەوە هونەر ئەبێ ئەوە ئیشی خۆیەتی کە جوانەکان جوانترکە ئەم دیوارەژێکە بۆ لەو ڕاگرانی کە کۆمەڵی نووسینی زۆر عجیبی لەسەر نووسرا بوو یعنی هیچ ڕابطێکی نەبوو کە بۆ یاخکرایە و کۆمەڵیشی جوانی لەسەر کراوە